مناوم ئەحمەد فەتحوڵڵای لە ساڵی 1970 من لەم دوکانە ئیشەکەم زیاتر لە 40 ساڵە کەوتۆتە ئەستۆی من کە بەتەنیا خۆم بەڕێوەیە بم دەرچووی بەشی تەواوکەری دەرمانسازیشم بۆ ئیشەکەی خۆم زۆرم پێخۆشە چکە لەگەڵ ئەو بوارێکە خۆم خوێندومە شارەزاتر مەکان ئەمە یەکێکە لە دوکانە کۆنەکانی شاری سلێمانی کە زیاتر لە 100 ساڵە لەم بوارە ئیژەکان کە بابەتی عەتاریە بابەتی عەتاریش لە عەتارەوە هاتووە لە عەتارەوە هاتووە لە بۆنەوە هاتووە کۆکردنەوەی داودەرمانەکان گوڵەکان بۆنەکان کە ئەمانە لە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانە بەکار هاتووە چ لە داودەرمانەکانە چ لە گوڵەکانە ئەم بەهارات و گوڵانش هەرێکیان لە بوارێکی تایبەتی خۆیان ئیشی کردووە وەکو خواردن وەکو چارەسەرکردن ئەم دوکانی عەتاریە یەکێکە لە دوکانە کۆنەکان کە باسم کەرێکێکە لە دوکانەکانی شاری سلێمانی کۆن کە حاجی عارفی ڕەحمەتی لە باوکیەوە بۆی جێماوە ئەم پیشەی بەردەوام بۆ تا ساڵی 94 لە ساڵی 94 کە کۆچی دوایەکات ئەکەوێتە ئەستۆی من بەڕێوەبردننی لەبەر ئەوەی ئەم کارێکی هەروە ئاسان نیە عەتاریەکان کۆکردنەوەی چەند مادەیەکی جیاوازە لە چەند بوارێکە گیاکانەگرێتەوە زەیتەکانەگرێتەوە چارەسەری نەخۆشیەگرێتەوە بوارەکانی زۆرە یعنی عەتار ینی کۆکردنەوەی هەموو بوارەکانی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان بۆ چارەسەرکردن بۆ بەردەوامی ژیانیان هەرێکە بەپێی ئیشەکانی خۆی داودەرمان بێت چارەسەرکردن بێت یاکان بێت ئەمانە لە کۆنەوە لە کوردەواری بەکارهێناوە بۆی ئەم دوکان توانیوێتی لە ئەو ماوەی کە دەستی بەم کارە کردووە بەپێی کاتەکان ڕۆژانی کوردەواری ئەم ئیشە گۆڕاوە بەردەوام هەتا ئەم ڕۆژە کە ئێستش بەردەوامە بەڵام فەرقی هەیە لەگەڵ 50 ساڵ لەمە پێشە چکە ئەو گیانی کە ئەو سابوومە ئێستا هەمان ئەوسا نەبووە یا ئەو بواری بەهاراتانەی بریتی بوو لە چەند بەهاراتێکی دەستنیشانکراوە بەڵام ێستی زیاتر لە 50 بەهارات 50 زەیت 50 زیاتر 100 زیاتر گیاکان هەیە ئیشەکە گۆڕاوە بواری پێراوە من لە ماوەی 40 ساڵە کە لەم دوکانە کەوتۆتە ئەستۆی من توانیومە ئەو شتە تازانەی کە لە کوردستان یا لە دەروی کوردستان یا لە وڵاتانی دەرەوە توانیمانە گیاکان کۆکەینەوە پێشکەشی هاوڵاتیانی بکەین بۆ چارەسەرکردنی نەخۆشییان بۆ جوانکاریان وەروە کۆکردنەوەی چەندگیایەک بە تێکڵاوکردنیان یازێتەکان بۆ تەمای چارەسەری نەخۆشیەکانی وەکو بەردی گورچیلە وەکو چارەسەرکردنی ڕوتانەوە وەکو ئەو بوارە نەخۆشیانەی کە تایبەتن بە پێست یا بە ڕوخساری ئافرەتان لابرنی پەڵەزی بکە گۆڕینی پێستەکانیان بەو جۆرەی کە خۆیان ئەیانەیە بەپێ ئەو سابوونانەی کە هەمانە پرسیارکردنیان لە جۆری پێستیان وشک بێت چەور بێ مامناوەند بێت لەبەرەوە بوارەکە زۆرە لە بەرنامەیەکی بچکۆلەی ئەوان ناتوانین هەموو شتەکان دەستنیشان بکەین بەڵام بە شێوەیەکی گشتی عەتاری ئەمڕۆ هەم بابەتی جوانکاریە هەم چارەسەرە هەم فرۆشتنی ئەو شتانەی کە هاوڵاتیان ڕۆژانە پێویستیانە. ئەو گیانەی کە بەڵێن کوردەواری ناسراوە چەندگیایە کە زۆرن بەڵام ناتوانین لە بەرنایەکی ئاوا دەستنیشانی بکەین ئەو گیانش کە لە دەرەوە بۆمانێت مەسەن بۆ نمونە بەیبوونە جاترەیە قەیتەرانە بەڕەزەیە پەیکوڵە ڕشوی گەرمەشامیە ڕازیانەیە کەتانە شتەکان زۆر لە بابەتی تۆوەکان یا گیاکان گوڵەوەنەوشەیە گوڵەمۆرەیە چەقچەقەیە گیاکان زۆرن ئەوانش کە لە وڵاتی خۆمان هەیە ئەمانە گیاکان و بەشی زستانە هەیە بەشی هاوینە بەشی پاییزیان هەیە بەڵام ئەو کوڕێنمایی وەک بۆ هاوڵاتیان کە بەرەو وەرزی زستان ئەڕۆن داواکەی لە هاوڵاتیان ئەو گیانە بەکاربێن بە تایبەتی بۆ جاترە یا گوڵەبەی بوون ئەگەر حاڵەتێکی تووشی هەڵامەت یا تەنگەنەفەسیەک بوون لە جاتی بڵێن دەرمانێکی کیمیایی بخوا ئەتوانێت ئەو ئەوانەی کە زیاتر ژیوبیان هەیە ئەتوان گوڵی بێبوون یا نەعنا یا جاترە بکوڵێنن سەرگرت مەسەڵ هەڵمەکەیە ئەبێتە هۆی کردنەوەی بۆری هەناسەیان بە خواردنەوەیشیان ئەبێتەوەی کەمکردنەوەی بە تایبەوانی کە کۆڵۆنیان هەیە ئەبێتەوەی چارەسەرکردنیان ئەوانشی کە کەم خەون ئەتوان گوڵە بێبوونەکە وەکو چا بکوڵێن ئەبێتەوەی ئەوەی کە ئەو خەوزڕانیان نەمێنێت باسی نەخۆشیەکان مەسەن هەرز فەسڵە و جۆرە نەخۆشیەک بڵاو ئەبێتەوە زستان زیاتر خەڵک تووشی هەڵامە دەبێت چکە دووچاریەوە بێت لە ماڵەوە گەرمێتە درۆساردە ئەبێتەوەی
پلەی جیاوازی لەشی لەبەرەوەی دیێتە خوارەوە کەیەتە خوارەوە پێویستی بە گەرمی هەیە ئەو خواردنانەی گیانەی کەوکو باسمان کرد ئەم جاترانە بۆ حاڵەتی زستان باشە بەڵام بۆ حاڵەتی هاوین ئەبێ ئەو گیانە بەکاربێن کەفێنکی کە وزەبەخشێگا بە ئینسان بێتاقەتی نەبێت میان بۆ نەوشە ئەتوانێت بخوا ئەتوانێت نعنا بخوا بە شێوەی سەوزەبی خوا بە شێوەی چابی خوا ئەو حاڵەتانی کە تۆزێ مەسەن عسابیان هیلاکە گوڵی مۆرە بخوار کە پێڵن گوڵە گازمان ئەمە بێتە هۆی کەمکردنەوەی ئاسابی ئەو کەسە هێواشکردنەوەی مێشکی لەبەرەوەی لە حاڵەتی گەرمایە یا ئەوڵە ئەو حاڵەتانی کە تووشی گەرما ئەبن لەبەروی ئاوێکی زۆر نەخۆن زەخ لەسەر گورچیلانەکە ئەتوانن بە لەنگۆ بکەنە ئاو یا تخمی شەربەتی بکەنە ئاو ئەمانە بێتەوەی کەمکردنەوەی چینوێتی لەبەرەوەی ئاوێکی زۆر نەخواتەوە زەخت بێ بە گورچیلەکان ئەم گیانە بەکاربێنەوە چەناوی تریشەیە ئەتوان ئیسفادەی لێ بکەن. بڕۆ بە زۆری ئەوانەی کە ئەمڕۆ خواستیان ئەستە زیاتر بواری ئافرەتانە زیاتر ئەوان احتیمام بە قژیانن بە پێستیانن حەزەکەن خزمەتی پێستیان بکەن هەموو جۆرە سابوونێ بەکارنێنن جۆرە سایبوونێکی تایبەتی هەیە جۆری پێستەکەی دەستنیشانیەکە ناتوانێت هەموو سابوونێ بەکاربێنن یا بۆ ڕەنکردنی قژەکانیان بە شێوەیەکی طبیعی نەک بە دەرمان بتوانە ڕێنی قژی بک بە قاوەی توانێت ڕێی قژی بک بە مۆر ئەمانە هەمووی بەگیا ئەکرێت ڕێنمایی تایبەتیانێ نێ مەستن بۆ نمونە ئەوانەیە کەیانوێت قژیان بکەن بە قاوەی بە توانگوڵی بەیبوون و سیرەمەکی تێکراوکەن ڕێنێکی قاوەیان ناتی یا ئەوانەیە کە یانوێت قژیان مۆر بێ بە چای ترژیا پێڵە چای کوجەرات ئەتوان بەم ئاوە قەنەکە بگرنەوە ڕێگێکی تەبیعیشان ناتێ و قژەکەشان ڕنگ ئەکات لەبەرەوە مادەیەکی کیمیاویە تەسیرکار سەر قژەکە بۆ سووتانی بۆ ڕوتانەوەی شتێکی زۆر تەبیعیە. بە شێوەیەکی گشتی چکە بوارەکانی ئەمڕۆ جیاوازە کیمیایی هەیە گیایی هەیە ئەو دەرمانانی کە گیاین زیاتر چارەسەری پێکرێ ماوەیەکی زۆتری هەیەکو بڵین کیمیاوێکە بۆ نمونە ئەگەر یەکێکسەری بێشێت بۆ بچێ حەبێکی پاراسی تۆڵخوا با بچێ چایەکی نعنا بخوا با بچێ چایەکی بەیبون خوا با بە دەقتەقە چاک نەبێ بە سەعاتێ چاک بێ لەبەر ئەوەی زیان ناکاتە سەر لەشی شتێکی تەبیعیە و هەمان چارەسەریشە و نەخۆشیەکەشی چارەسەرە بێت بەڵام تۆزێک ماوەی ئەوەی دراشقایەنە.